بینەرانی خۆشەویست لە بەرنمەکانی ڕابردوودا بەشی یەکەمی راپۆرتی سیاسی پەسەندکراوی کۆنگرەی هەژدەی کۆمەڵەمان پێشکەشکردن. لەو بەشەدا ئەو خاڵانی خوارەومان بە کورتیدا بەرباس و لێکۆڵینەوە. جیهانی سەرمایه‌داری و ئاستەنگەکانی بەردەمی، فرەچەشنی و ئاڵۆزبوونی شێوەکانی چەوسانەوە و ڕنگدانەوە سیاسیەکەی، جێگە و پێگەی خەباتی چینایەتی کرێکاران بە دژی سەرمایه‌داران و ئاسۆی سۆسیالیسم. ئێستاش بەشی دووهەمی ئەو گزارشتان پێشکەش دەکەین. هەلومەرجی ڕۆژهەڵاتی ناوەڕاست، دەرفەتەکان و بربەستەکان. لە ڕوانگەی گشتی بە شێوەیەکی گشتی دەکرێت بوترێت کە ڕۆژهەڵاتی ناوەڕاستی گەورە ئەمڕۆکە بۆتە چەق و ناوەندی کەشمەکێشەکان و بەریەککەوتنی بەرژەوەندی زلهێزە جیهانی و خۆجێیەکان بۆ بەدەستهێنانی دەسەڵات و بەشداربوون لە دابەشکاریە جیهانی و ناوچەیەکان. گوشارە سیاسیەکان، کێبەرکێ ئابوووریەکان، شەڕە ناوخۆیی و نیابەتیەکان ئامرازێکن لە خزمەت ئەم بەرژەوەندیانەدا. دەسەڵاتە دیکتاتۆرە ناوچەیەکانی وەک ئێران، تورکیا، میسر، عەرەبستان و ئیسرائیل دەستێوەردان لە کاروباری ناوچەکەدا وەک بە قوڵایی ئاسایش و ئستراتیژی خۆیان دەزانن بە مەبەستی مانەوە و درێژەدان بە حاکمیەتەکان لە ناو وڵاتەکانی خۆیاندا. زلهێزەکانی ئوروپای ڕۆژاوا لەوانە ڕووسیا، چین و ئامریکاش لەم ناوچەیەدا بە مەبەستی دابینکردنی بەرژەوەندیەکانی خۆیان لە بوارە جۆرا و جۆرەکانی سیاسی، ئابووری و تەنانەت نیزامیشدا لە ململانەدان. پێک هاتنی بەرەو ڕێکەوتنەکان لەم بوارانەدا گەلێک شکێنەر و کەم دەوامن. لە پاڵ هەموو ئەمانە و لە ئاستێکی دیکەدا لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست لەگەڵ بابەتگەلێکی تری وەک توند ئاژۆیی ئیسلامی لە شکڵ و شێوازی داعش، تاڵبان، ئەلقاعیدا، حیزب الله، هەشتی شەعبی و هێتەت بەرەوڕووین کە سەرچاوەی ئەو پەڕی تند و تیژی و وەحشیگەریەکەن. هەڵسەنگاندنی هاوسەنگی هێز لە نێوان ئەو هێز و لایەنانەی لە چارەنووسی ڕۆژهەڵاتی ناوەڕاستدا دەستیان هەیە بەبێ لە بەرچاوگرتنی ڕۆڵی ئەم گروپانە لەم کەشمەکەشانەی ناوچەکە ممکن نییە. لەگەڵ هەموو ئەمانەشدا دەبێت ئاماژە بە دوو ڕاستی گرنگی دیکە بکرێت کە بەشێکی ترن لە کەشمەکێشەکانی ناوچەکە. بابەتی یەکەمیان فلستین و بابەتی دووهەمیان مەسەلەی کوردە کە لە ناو هەردوو بابەتەکەدا حیزبی سیاسی چەکدار بوونیان هەیە کە بەنۆبەی خۆیان ڕنگدانەوە و کاریگەریان لەسەر هاوسەنگی هێز لە ناوچەکەدا هەیە. هەموو ئەو هۆکارانە لەلایەک و سەرهەڵدانی سەرەتاکانی خەبات و تێکۆشانێکی پێشڕە و چارەنووسسازی کۆمەڵایەتیش کە بەگشتی لە لاوان پێک هاتوون لەلایەکی تری ئەم ڕاستیان. هێزی ناڕزایەتی و خەباتی کۆمەڵایەتی لە وڵاتانی ئێران، تورکیا، عێراق و لوبنان بەکردەوە هاتوونەتە ناو هاوسەنگی هێز لە ناوچەکە. ئەم هێزە لەگەڵ هەموو خاڵە لاوازەکانی لەلایەنی ڕێکخراوەی و ڕێبەرایەتیدا خاڵی جێگای هیوای گۆڕانکاریەکانی داهاتووی ئەو ناوچەیە و دەتوانێت پیلانگیریە هاوبەشەکانی حکوومەتەکان و زلهێزەکان لە دژی کۆمەڵانی خەڵک پوچەڵ بکاتەوە. بالێردا باسی مەسلەی یەکەم بکەین کە مەسلەی کوردە. یەکێک لەو کێشە چارەسەر نەکراوانەی ڕۆژهەڵاتی ناوەڕاست مەسلەی کوردە. شەڕی یەکەمی جیهانی ڕووخان و لە ناوچوونی دەسەڵاتی عوسمانی دابەشکردنەوەی جیهان لە نێوان دەوڵەتانی ئیمپریالیستی هاوکات لەگەڵ دۆزینەوەی سەرچاوی گەورەی نەوتی ڕوخساری سیاسی ڕۆژهەڵاتی ناوەڕاستی بە تەواوی گۆڕیوە. دەوڵەتانی داگیرکەری براوەی شەڕ لە پەیمانی ناسراو بە سایکس پیکۆدا گەلێک گرفتی چارە هەڵنەگریان بۆ ئەم ناوچەیە لە پاش خۆیان بەجێهێشت. بابەتگەلێکی کە تا ئێستاش چارەسەر نەکراون و وەک ئێسقانی نێوبرین کۆمەڵانی خەڵکی ڕۆژهەڵاتی ناوەڕاست ئازار دەدات. بێبەشکردنی خەڵکی کورد لە پێکهێنانی دەوڵەتی سربەخۆی خۆیان یەکێک لە قوڵترینی ئەو کێشانەیە. کۆنگرەی هەژدەی کۆمەڵە ئستراتیژ و سیاست و لایەنگریەکانی کۆمەڵی لەم بوارەدا لە سەنەدێکی جیاوازدا پەسەند کردووە کە هاوکات لەگەڵ ئەم راپۆرتە دەخرێتە بەردەستی خوێنەرە. مەسەلەی دووهەم مەسەلەی فلستینە. کێشەی فلستین هەتا ئێستاش هەروەک ئێسقانی نێوبرین بێچارە سەرماوەتەوە. کۆمەڵێک خەڵکیان بە زەبری زۆر و مڵهوڕی لە ئازادی پێکهێنانی دەوڵەتی خۆجێی خۆیان بێبەش کردووە. ملیۆنان کەس لەو خەڵکیان لە زەید و خاکی خۆیان ئاوارە کردووە. پەرژینێکی گەورەیان بە دەوری ئەوانەی کەماونەتەوە کێشاوە و هەر جۆرە بەرگریەکی عادڵانەی ئەوان بە درڕندارەترین شێوە سەرکوت دەکەن. ئەم ستەمگریە ئاشکرایە
لەبەر چاوی هەموو جیهان لە هەلو مەرجێکدا بەڕێوە دەچێت کە هیچ ئاسۆیەکی ڕوونیش بۆ دەربازبوون لێ بەدی ناکرێت. حکوومەت و دەوڵەتی ئیسرائیل کە خاوەنی چەکی ئەتۆمی و هێزێکی نظامی پێشکەوتووی خاوەن چەک و چۆڵێکی زۆر لە ناودڵی ئەم ناوچە گرنگ و پڕ لە کێشەی ڕۆژهەڵاتی ناوەڕاستدا هۆکاری ئەم ستەمکاریەیە. دەوڵەتی ئیسرائیل بەوەها توانایی یەکەوە بە حکمی ئەو هەلو مەرجە بەرچاوی کە تێیدایە هاوپەیمانێکی بەهێز و گرنگە بۆ دەوڵەتی ئەمریکا و وڵاتانی ڕۆژاوای تا ئەو کاتێک کە دەوڵەتێکی نژادپەرست و دینی تێیدا دەسەڵات بێت ئەم وڵاتە بەناچار لە بەرەی ئەمریکادا دەمێنێتەوە. لەم ڕووەوە لە ڕوانگەی دەوڵەتی ئەمریکاوە ئیسرائیل وەک هێزێکی پاشکەوتکراوی بەرگری لە بەرژەوەندیەکانی دەسەڵاتدارێتی لە ئەمریکا دەبێ خاوەنی دەوڵەتێکی یەکڕیز و بەهێز بێت. دەوڵەتی ئیسرائیل بەپێی دەرکی واقعی ئەو جێگە و پێگەیە ئاشکرایی خۆی لەلایەکەوە پەیوەندیەکانی خۆی لەگەڵ وڵاتانی عەرەبی ئاسایی کردوێتەوە و لەلایەکی دیکەوە بە شێوەیەکی سەرڕۆیانە خەریکی سەرکوت و داپلۆسینی خەڵکی مافخوازانەی فلستینە. دەوڵەتی ئیسرائیل بەپێی دەرکی واقعی ئەو جێگە و پێگەیە ئاشکرایی خۆی لەلایەکەوە پەیوەندیەکانی خۆی لەگەڵ وڵاتانی عەرەبی ئاسایی کردوێتەوە و لەلایەکی دیکەوە بە شێوەیەکی سەرڕۆیانە خەریکی سەرکوت و داپلۆسینی خەڵکی مافخوازی فلستینە. دەوڵەتی ئیسرائیل بەردەوام سیاسەتە سەرکوتگەریەکانی خۆی بە دژی کۆمەڵانی خەڵکی فلستین پەرەپێدەدات و بەردەوامە لە فراوانکردنی شارۆچکە یەهودیە نشینیەکان لە خاکی داگیرکراوی فلستینیەکاندا و دیوارێکی بەرگری لە نێوان ناوچە فلستین نشینەکان و ئیسرائیلدا دروست کردووە. بەم جۆرە بەشێکی گەورە لە ناوچە فلستینیەکانی بە شێوەی زیندانێکی گەورە لێ کردووە. کاردانەوەی ڕێکخراوە فلستینیەکان بەرامبەر پێشێلکاری مافەکانی خەڵکی فلستین لە ناوچە داگیرکراوەکان ئاکامێکی جگە لە زیانی گەورەی گیانی و ماڵوێرانی زیاتر بەدواوە نەبووە. خەڵکی فلستین و ئیسرائیل هیچ بەرژەوەندیەکیان لەم دژمنایەتی و تندوتیژیانەدا نییە. دەوڵەتی نژادپەرستی ئیسرائیل ئەم ڕق و نەفرەتەی خوڵقاندووە و بەردەوامیشە لە برەپێدان و برەوپێدان و زیندوو ڕاگرتنی. ئەمە دەوڵەتی ئیسرائیلە کە هەلومەرجی بۆ سەرهەڵدان و گەشەی بزوتنەوەی ئیسلامیەکان لە ناوچە فلستینە نشینیەکاندا لەبار کردووە و بۆ تا ڕێخۆشکەر بۆ دەستێوەردانی تێکدەرانەی ڕژیمی ئیسلامی ئێران لە دۆسیەی عادڵانەی خەڵکی زۆر لێکراوی فلستین. بۆ ڕزگاربوون لەم کوشتار و ماڵوێرانیە ڕێگایەک نییە جگەلەوەی کە خەڵکی زۆر لێکراوی فلستین و کۆمەڵانی خەڵکی شەریف و عەداڵەت خواز لە ئیسرائیل یەکگرتوانە و دەست لە ناو دەست لە دژی ئەم ڕژیمە کەمانەوەی خۆی لە پێشێلکردنی مافەکانی خەڵکی فلستین و کوشتن و بڕینی ڕۆژانی ئەواندا دەبینێ دەست بدەنە خەبات و تێکۆشان. خەڵکی زۆر لێکراوی فلستین تەنیا بە یەکگرتن و هاوپەیمانی لەگەڵ کرێکاران و کۆمەڵانی خەڵکی زەحمەتکێش و هەروەها بزوتنەوە کۆمەڵایەتیە پێشڕەوەکان لە وڵاتەدا بەردەوامی خەباتی یەکگرتوانەی خۆی و بە کەڵک وەرگرتن لە پشتیوانی کۆمەڵانی خەڵکی شەریف لەسەر تاسەری جیهان دەتوانن ڕێگایەک بۆ دەرچوون لەم هەلو مەرجە ئاڵوزە گەڕانەوەی ئەم ئاوارانەی کە لە خاکی خۆیان وەدەرنراون و پێکێنانی دەوڵەتی سربەخۆی فلستین لەو ناوچەیەدا بدۆستنەوە. خاڵی سێهەم بنیاتگەرایی ئیسلامیە. ئەم بزوتنەوەیە لە ڕێکخراوگەلێکی وەک ئیخوان الموسلمین تا داعش و ئەلقاعیدە و هیتر پێکهاتووە. سەرهەڵدان و مانەوە و فراوانبوونی ئەم بزوتنەوانە ڕیشەی لەو هەژاری و هەڵاواردن و ئەو نایەکسانیانەدایەکە لە کۆمەلگاکانی ڕۆژهەڵاتی ناوەڕاستدا بوونی هەیە. ئیسلامیە بناژۆ خوازەکان لەسەر بنەمای ئەو ڕاستیە تاڵە کۆمەڵایەتیەی سەرەوە و هەروەها نەبوونی جێگرەوەیەکی پێشڕە و پێشکەوتوو کە توانای ڕێخستنی هێزە سیاسی و چینایەتیە ناڕازیەکانی هەبێت بوونەتە هێزێکی مەترسیدار بۆ داهاتووی ئەم ناوچەیە. ئەوان لەگەڵ ئەوەی کە ئامرازی شەڕ و ململانێ نیابەتیەکان دەشتوانن وەکو ئامرازی دەستی ئەمیان ئەو زل هێزە جیهانیەش دەور بنوێنن. بۆ نمونە داعش لەژێر پەڕ و باڵی ئەمریکادا گەشەی کرد. تاڵبان لە ئاکامی سازشی ئەمریکا لە ئەفغانستان دەسەڵاتی بەدەستەوە گرت. هەشتی شەعبی بە چەک و چۆڵی ئەمریکا چەکدار بوو. ئیسرائیل ناڕاستەوخۆ یارمەتیدەری پێکهاتنی حەماس بوو تا ببێتە هۆکاری دووبەرەکی و ببێتە هێزێک لە بەرامبەر ڕێکخراوی ئەلفەتحدا. لە ئێران بەکردەوە چاوپۆشی دەکرێت لە هەڵسوڕانی سەلەفیەکانی کوردستان تا بەشێک لە لاوان بەم بزوتنەوەیەوە پێوەست بن
بۆ ئەوەی ببنە ڕەقیبێک لە بەرامبەر حیزبە سیاسیەکانی دژی کۆماری ئیسلامی ئێران لە ناوچەکەدا. پشتگیری وڵاتەکان لە پێکهاتنی بزوتنەوە کۆنەپەرستەکان و یارمەتیدانیان بۆ مانەوە هاوڕێ لەگەڵ هۆکارە ئابووری و کۆمەڵایەتیەکان کە بەستێنی سەرەکی دروستبوون و بەهێزبوونی ئەم جۆرە ڕێکخراوانەیە و دەیان کاتە مەترسیەکی جدی بۆ سەر کۆمەلگاکانی ڕۆژهەڵاتی ناوەڕاست. خاڵی چوارەم باسی تورکیە. سەردەمی دەسەڵاتدارێتی ئەردۆغان و حیزبەکەی ڕوو لە هەرسهێنانە و نیشانەکانی داڕمان و بەرەو پاشکەوتنی دەرکەوتون. دەوڵەتی دەسەڵاتدار لە ناوەوە داڕزاوە و لە بەرامبەر ئەو قەیران و گرفتە ئابووری و سیاسیانەی کە یەک لە دوای یەک سەر هەڵدەدەن ڕۆژ لە دوای ڕۆژ لاوازتر دەردەکەوێت. لەو نێوانەدا قەیرانی ئابووری تورکیا تونتر و قوڵتر بووەتەوە. نرخی دراوی تورکیا لە 10 ساڵی ڕابردوودا لە بەرامبەر دراوە جێگر و باوەڕپێکراوە دەرەکیەکان بە ڕادەی 80% دابەزیوە. دەستێوەردان لە قەیرانی ئازەربایجان و ناردنی هێزی بەکرێگیراو بۆ لیبی و پشتیوانی لە ڕێکخراوە ئیسلامیە تونڕەوەکانی وەک داعش کە لە بری تورکیا لە سووریا شەڕیان دەکرد هیچ کام ناتوانی خزمەتێک بۆ وەدی هاتنی ئەم ئاواتە پاوانخواز و کۆنەپەرستانەی ئەردوغان بۆ زیندووکردنەوەی خلافەتی عوسمانی بکەن. شکستی گروپە ئیسلامیەکانی نێو بازنەی پشتیوانی دەوڵەتی تورکیا لە سووریا ڕسواییەکی جیهانی بۆ ئەردوغان بە دوای خۆی داهێنا. ئاژاوە گێریە نظامیەکانی لە کوردستانی عێراق و سووریا لە نمونەی ئەو هەوڵانەیە بۆ سەرپۆشخستنە سەر ناکامیەکان و دواخستنی ئەو دەرەنجامە حتمیانەی کە لە دژی دەسەڵاتی ئەردوغان و حیزبەکەی بەڕێوەن. هەوڵە دیپلۆماسیەکانی نێوان رووسیا و ئامریکا جگە لە زیانی ئابووری و سوکایەتی سیاسی هیچ ئەنجامێکی تری بەدواوە نەهات. بەکارهێنانی پەنابەرانیش وەک کارتی گوشار نەیتوانی گۆڕانێک لە سیاسەتەکانی وڵاتانی ئوروپادا بۆ هێنانە ناوەوەی تورکیا بۆ ناو یەکێتی ئوروپا دروست بکات. دەست بەسەرکردنی شارەدار و نێنەرانی هەڵبژێردراوی خەڵک لە کوردستان دیمۆکراسیەکی دەوڵەتی تورکیای کردوەتە گاڵتەجارێکی ئاشکرا. کۆمەلگای تورکیا کۆمەلگایەکی زیندووە و بێگومان بۆ ماوەیەکی دوور و درێژ لە بەرامبەر دەستڕێژی بۆ سەر دەستکەوتە سیاسی و کۆمەڵایەتیەکانی خۆیان سەردانانەمێنن. لە تورکیا ڕێکخراوی کۆمەڵایەتی بەهێزبوونی هەیە کە لە مەیدانی سیاسی و ئابووریدا لە بەرامبەر دیکتاتۆری دەسەڵاتدار خۆیان ڕێخستووە. بزوتنەوەی کرێکاری تورکیا یەکێک لەو بزوتنەوە بەهێزە کرێکاریانەی جیهانە. بزوتنەوەی ئازادی خوازی و سێکۆلار کە کاکڵ و بنەڕەتەکەی پێک هاتووە لە بزوتنەوەی خوێندکاران و کۆمەلگای ڕۆشنبیری تورکیا و لایەنگرانی چەپ و کۆمونیست تێیدا ڕۆڵێکی بەرچاویان هەیە و بزوتنەوەی خەڵکی کورد لە کوردستانی تورکیا بنچینە و بناغی خەباتی ئازادی خوازی و هەخوازانەیە لە وڵاتە. بزوتنەوەی کوردستان لەم ساڵانەی دواییدا بەشە پێشکەوتنخوازەکانی تورکیەشی لەگەڵ خۆی خستووە و سەرڕای ئەو زەبر و زیانانەی کە لەم ساڵانەدا تەحملی کردووە هێشتاش یەکێکە لە مەترسیە سەرەکیەکان بۆ سەر ئەردوغان و حیزبەکەی. ناڕەزایەتیەکان ڕۆژ لە دوای ڕۆژ بەرفراوانتر دەبن و بزوتنەوە کۆمەڵایەتیە چینایەتی و سێکۆلارەکان ئاسۆیەکی ڕوونیان لە بەرامبەر داهاتووی ئەو کۆمەلگایەدا کردوێتەوە. بەڵێ بینەرانی بەڕێز ئەوەی پێشکەشتان کرا بەشی دووهەمی راپۆرتی سیاسی پەسەندکراوی کۆنگرەی هەژدەی کۆمەڵە بوو. سەرنجتان ڕادەکێشم بۆ بینی باقی بەرنامەکانی تلوزیۆنی کۆمەڵە.